ئەم کاتتان باش دۆستان ئازیزانی فلیم سازان داوای لێبوردنەکەین ئە لەم ماوەیە دوو یەکشەم لێتاندا بڕاین یەکێکیان ئەوەی کاک تویتاڵی کەرەمی سەیاد بوو کە ڕۆژنامەوانێکی کوردستانی سوورە بەڵام باوکی کاتی خۆی لە دۆبلاشکردنی فیلمی زارێ و لە ئامادەکردن لەوەیە لە شتێکە لەو بابەتانە هاوکاری حەمۆبەجی نەزاریانی کردبێت ئەجینە ئەمە ئەلبەتە هەمومان نەزانین ئەو کاستە لەو کاتەیە کەسیان نەمابوون بەڵام باوکی ئەو یەکێ بوو لەو کەسانە کە ئاگادار بووە و خۆشی وەکو ڕۆژنامەوانێک لە کوردستانی سوورەوە و تێکەڵ بە برا ئەرمەنیەکان و زانیاری زیاتری لەسەر حەمۆبەجی نەزاریان و لەسەر ئەو فیلمە هەبوو پێمان خۆش بوو کە ئەو لایڤێک بکا لەسەر ئەو فیلمە کە یەکەم فیلمی من ئەڵێم یەکەم فیلمی کوردیە هەرچەنە ئەمە کێشەی لەسەر زۆر کە سەڵێن نەخێر یان بە جۆرێکی کە ئیتر بەڵام من وا ئەڵێم چونکە هەموو شتێکی شوناسی کوردی تایە ئەتر بە حەمۆبەجی نەزاریان ئەرمەنی بێ بەڵام ئەگەر خۆشەویستێکی گەورەی بۆ کورد نەبێ ئەو فیلمەی نەئەکرد وە سێ فیلمی کردووە لەو کاتەیە لە 1920ەکانە ئەمە گەورەیەکی زۆر گەورەی ئەو زاتەیە ئیتر ئەوە بوو کاک تویتاڵ نەیتوانی لەبەر ئەوەی لەو کاتەیە کەسێکی ناسیاویان کۆچی دوایی کردو بوو لە ئەوروپا و لەبەرەوە نەیتوانی بەڵام دوای هەفتەی دوای ئەو کاحسێن بەداخەوە بە بۆنەی ئەم پەتایەوە نەخۆش کەوت وەکو نەخۆش کەوت ئەویش نەیتوانی وەویستم کاک تویتاڵ بێت کاک تویتاڵ وتی تەرمەکە بە بۆنەی سنوورەکان تازە گەشتووە هەر نەیتوانی بۆیە ئەو دوو یەکشەمەیە لێتان دابڕین بەڵام ئێستا وە ئەم یەکشەمەیە لە خزمەت کا حوسێنین و بەو هیوایی کا حوسێن بتوانێت هەنێکش بێ لە بەرنمەکەی پێشکەش کات چونکە هێشتا بە تەواتی چاک نەبووتەوە و دەنگی تەواو نییە ئەم بابەتەی کە کا حوسێن باسیەکات یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە هەموو جارێک باسمان کردووە زۆر زۆر پێویستە بۆ فیلمسازی کورد پێش ئەوەی تۆ کامیرە بخەیتە سەرشانت پێش ئەوەی قەڵم بگریتە دەست و بنووسیت ئەبێ بزانی بۆ چی ئەینووسی و چۆن بەردەوامی بەم پرۆسەیە ئەدەیت ئەویش بە بازارکردنە چۆن بە بازاڕیکەین تۆ هەر جوتیارێک بێنە ئەگەر هەنارەکەی لە بازار نەفرۆشرێ بایەخی پێ نادا تەماتەکەی لە بازار نەفرۆشێ ئەو ساڵە نەتۆوەکە و نەشەت لەکات نیکە یعنی فیلمسازی شوایە هەرچەنێ ئێمەی کورد هەموو بەرهەمەکانمان هەر لە شعر و گۆرانی و هونەر و هەر هەمووی هیچی پارەی نەکردووە هیچ هونەرمەندێکمان ئەدیبێکمان بە بەرهەمی هونەری و ئەدەبیمان نەژیاوین و هەر ئەوەش وای کردووە شوناسمان ماوەتەوە و زمانمان ماوەتەوە ئەوەش هێزی بەرخودانی خۆمان بووە من دەستخۆشی لە هەموو ئەو هونەرمەند و شاعیر و نووسەر و ئەدیبانەی پێش خۆمان و تا ئێستاشەکەم اینجا بۆیە ئێستا ڕوو لە کا حوسێنەکەین کا حوسێن گیان یاخوا بە خێر بەی باندیەمان خۆشحاڵ بووین تەوەرێکی زۆر زۆر گرنگ لایە کە بۆمان باسکەیت و باس لەو کێشانە بکەین فەرموو کا حوسێن گیان زۆر سپاس دەکەم کاک سەرفیان زۆر مەمنون دەستی خۆشێ بۆ پێشێکێ جوانە و بەڕاستی من داوای لێبردن بۆ یەکشەمەکەی ترەکەم بۆ ئەم یەکشەمەش زەحمەتە وەک دەنگ بتوانم تەواوی کەم بەڵام لەبەر ئەوەی ئەم وانەیە زۆر گرنگە ئەوەی بتوانم هەوڵ ئەدەم قسەم بگاتە لای بینەر زۆر سپاسی تۆژەکەم بەڕاستی بۆ ئەم پەیزە جوانت بۆ ئەم هەوڵ و مادیبوونەت بۆ فیلمسازان بەڕاستی چووە مێژووە ئەچێتە مێژووە یعنی کە شتێکی زۆر گرنگەکەی و ئینشەڵا پێم وابێ ئەبێتە دراسەیەکی باشی بۆ فیلمسازی کورد لە خزمەتە چاوی منی کا حوسێن گیان فەرموو بەڵێ کاک سەرکەوتجان بەڕاستی ئەبێ پێش هەموو شتێک ئێمە سینەماکاری کوردی اعتراف بۆ بکا کە ئێمە نەمانتوانی یان سەرکەوتوو نەبووین لە ئاشکردنەوەی بینەری کورد بە سینەما ئەمە ئەبێ اعترافێک ئەبێ هەمومان بیکەین ئەوانەی چ دەرکەوتون و ئەوانەی کە دەرنەکەوتون و ئەوانەی سەرکەوتوو بوون و ئەوانەی بەردەوام لە هەوڵدان
ئێمە نەمانتوانی بینەری کورد ئاشکێنەوە بێتەوە وەکو هەفتاکان و هەشتاکان و شەستەکان وانی کە شەستەکانە بیرە من لە بیرێ بەڵام لە هەفتاکانەوە خۆم چوومە لەگەڵ دایکم و باوکم بە چوون بۆ سینەما بەڕاستی باوکم هەرچەنە پیاوێکی ئاینیش بوو قورئان خوێن و بەڵام ئەچوینە عایلی ئەچوینە بە خێزانەوە چین بۆ سینەما بەڕاستی ئەنجا لەبەر ئەوە گەورەترین گرفت بۆ فلیمسازی کورد ئێستا بازارە یعنی خۆی ڕاستە هەموو بابەتەکان هەموو یەکە پێگەندەکانی ناو فلیمسازی گرنگن بەڵام ئێمە ئازانی گرنگ هەیە گرنگتر هەیە گرنگترین هەیە بەڕای من گرنگترین گرفت بۆ سینەماکاری کورد بۆ فلیمسازی کورد مەسلەی بازارە ئێمە کە فیلمێک دروست ئەەکەین ئەگەر ئەو فیلمە داهاتی نەبێت و بودجە نێنێتەوە پارە نێنێتەوە ناتوانین فیلمێکە دروستکەین لەبەر ئەوەیە هەنگاوەکەمان زۆر بەستی ئەڕوات ئەوە لە 20 ساڵ زیاترە ئێمە خەریکی ناوباری فیلمسازین کەژی تا ئێستا سینەما دروست نەبووە کەچی وڵاتێکی وەکو کۆریا مەسەلەن دوای حەربی عالەمی ئەگەمان لێ بوو هەری بەسەر هەر وڵات نەما هیچ نەما کەچی بە 30 ساڵ دروست کرا بە 25 ساڵ دروستی کرد کۆریا بۆ دایکی تەکنۆلۆژیای دنیاش یعنی ئێمە نەمانتوانێ بەڕاستی ئەوە بکەین ئەوە بکەین بۆیە لێرەدا ئیشارەت بە شتێکم کە هەمووان ئەزانی سینەما لە سێ پایە پێک دێت پای یەکەمی تەکنۆلۆژیاکەی ئەوانی کاری پێەکەین پای دومی هونەرە هونەرەکە خۆی سینەما کە هونەرێکە پای سێمی بازارە بزنسە یعنی لەسەر ئەو سێ پایە ڕاوەستاوە ئەگەر ئەو سێ پایە یەک پایە نوقسان بێک پای شلۆغ بێ بەڕاستی خۆی ناگرێ و ئەکەوێت ئێمە پایی بازارمان نییە پایی بزنسمان نیە لەبەر مستەحیلە لەسەر دوو پایە ڕابوەستێ تەنها لەسەر هونەرەکە ڕابوەستێ و تەنها لەسەر تەکنۆلۆژیاکە بوەستێ لەبەر ئەوە حەز دەکەین نایەتە سەر پێ دروست نابێت و پێشم وایە سینەمای کوردی بە هیچ شێوەیەک لە دەرەوەی وڵات دروست نابێت ئەگەر بێت و لە دەرەوەی وڵات دەیان خەڵاتی گەورە گەورە بێنینەوە سینەمای کوردی ئیجار پێشم شتێک ئەبێ لەناو خۆی دروست بێ ئەنجا ئەبێ ئێمە هیچکەی سینەمایەک لە دنیا نەبووە فەرمو لە تاریخی سینەمای فەڕەنساوە کە لە دروستبوونی سینەماوە لە فەڕەنساوە بڕۆ بە هەموو سینەما سەرکەوتوەکانی جیهان بگەڕێ هیچ سینەمایەک دروست نەبووە لە دەرەوەی وڵاتی خۆی هەمووی لەناو خۆی دروست ئەبێت ئەنجا دوای ئەتوانێت لە فیسڤالەکانە بەرەو خەڵاتی گەورە گەورەتر بڕوا بۆیە ئێمە پێویستە بەڕاستی بازارێک دروستکەین ڕاستە ئێمە سەردەمایەک ئاگادار بوو من حوسێن لێرە کەوانەیەک مەدەیتێ لە لایڤێکی خۆما باسی هەمان ئەو کێشەیەم کرد بەڵام ئەلێرەیە من بۆ چوونەکەم لە لایەکە لە قۆڵێکە لە شانێکیەوە لە گۆشەیەکیەوە تۆزێ جیاوازم لەگەڵ توێ لەگەڵتان ئەبێ لە ناو خۆمانەوە دەست پێ بکەین بەڵام لە ناو خۆمانەوە کێشەکانمان زۆر گەورەیە لەگەڵ ئەوەشە بۆ ئەوەی بڕوات ئێمەی کورد وەکوی کە پێویستمان پێیەتی زیاتر بچێتە دەرەوە ئەبێ هەوڵدەین لە بازاری جیهانیشە فیلمەکانمان پارە بکات خەڵک بیبینێن یعنی ئیش با بۆ ئەوە بکەین من لەوێ لەو نقطەیە باسی ئەوەم کردووە ئەبێت چۆن ئەو فیلمی کە دروستێکن بە تامێکی جیهانی من مەبەستم لە فیستیڤال نییە فیستیڤال پارە دروست ناکات شەر نییە خەڵاتێک وەرەگریت خەڵاتی باشترین ئەکتەر بەڵام فیلمێکی ئەوە نە ڕژدە ئەوە نە جادە پلیت پەیان ناکات تکت نافرۆشێ بەڵام بەس بۆ نوخبەیە بەس بۆ کۆمەڵێک توێژیەکە بەڵام ئەگەر هاتو فیلمەکە وابوو خەڵکێکی زۆری بە دەوری خۆیان کۆ کردەوە لە هەموو هۆڵەکانی دنیاە قەڵەباڵغێکی وای دروست کرد پلیتێکی زۆر فرۆشرا بۆ نمونە لە ئەمریکا لە هەموو هۆڵەکان ئەگەر بفرۆشرێ ئێتۆ سێرەکەی بەس ئەمریکا 350 ملیۆن خەڵکە ئێتۆ لەو 350 ملیۆن ئەگەر ملیۆنێک بۆی بچێت بەدە دۆلار بزانە چەنەکات یعنی زۆر بەڵام لە کوردستان لای خۆمان پلیتی سینەما بەچەنە پلیتی بینینی فیلم بەچەنە کە حسێن بەڵێ بە 5,000 5,000 نازانم چەند دۆلارە بەڵێ 3 دۆلارە 4 دۆلار 3 دۆلارە باشە 3 دۆلار ئێتۆ لە 70 ملیۆن کورد لە هەر 5 پارچەکە یعنی من کوردستانی سوورش هەر بە پارچەیەک دانم هەرچە نێویستیان لە ناوی بەرن پەرت و بڵاوی بکەن هەر بە پارچەیەک دایانم تۆ لەو 70 ملیۆن کووردە چەنی بۆی ئەچێت وەنی ئەگەر ملیۆنێکی بۆ بچێت بە 3 دۆلار چەندەکە و ئەگەر ملیۆنێک بەس لە ئەمریکا بۆی بچێت بە دۆلار چەندێکەکات یعنی با ئێمە هەوڵدەین بازارەکە وابێ بەڵام هەر لەگەڵەوەی تۆشام ئێمە بێ لە ناو خۆمانەوە لە ناو وڵاتەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین هەموو سینەمای
جیان وابووە بەڵێ فەرمو قسەکەی بەڕێزدا. کاک سەرکەوتجان منیش پێشتر ئەو ڕای جەنابتم هەبوو بەڕاستی زوو ئەو ڕایم هەبوو بەڵام کاتێ ڕامگۆڕا خەڵکانێکی زۆر من بۆ خۆم خەڵکانێکی زۆر احراجان کردوم لە ناو میلەتە و سینەماکارەکانی فیلمسازەکانی تریشان بە هەماشەوە من ئەزانم پیانوتین باشە ئێمە گوناحمان چییە ئێوە فیلمانە دروستەکەن تا ئەسە جێمان لێبێ بە سەدان فیلم دروستکراوە ئێمە نایبینین یعنی بینەری کورد نەیبینیوە وەڵڵی من لەسەر جادە سەر شەقا پیانوتم چەندین جار پیانوتم وتیان کاکە ئێوە بۆ فستیڤاڵ و هەر فیلمەکەین و خەریکی فیلمین و دێن و ئەڕۆن و ئەمانە و خەڵک دێت و خۆتان خەریکەکەن و کۆمەڵێک کۆ بنەوە کۆمەڵ کەچی فیلمەکان نبینین ئێمە ئەو پارێ ئەو بجێ پارەی ئێمەشی تیان نییە حەقی ئەم میلەتەی تیان نییە ئەی ئەو بجێ ئەی ئەو پارەیە لە پارەی ئەم میلەت و لە قوتی ئەم میلەتە هەر دەرنەهاتووە بۆ ئەوی فیلم پێ بکەن ئێمە گوناحمان چییە کە نایبینین ئێمە ڕازی نین بەڕاستی بەوە ئەمە قسەی میلەتە بڕواو کە بە من وتراوە چەندین جار بە برادرانی تریش وتراوە بەڵام کا حسێن ئەویان کێشەکە لای فیلمسازی کورد نییە ئەو کێشەکە لە لای خەڵکە لە لای دەسەڵاتە کە مەسلەی کۆپیڕایتی دانەناوە پێڵم چاپارێز مەسەلەن بۆ نێتفلێکسەیە لەم ئەمریکایە زۆربەی ماڵان نێتفلێکسیان ئەمازۆن پرایمیان هوڵ و یەکتر ئەوە نییە ئەمانەیان هەیە لە ماڵەوە دانیشە مانگانە شتێ پارە ئەدا وەسەیری فیلمەکات تۆ ئەو لە ڕێی ئەو جێگەیەوە پارە بۆ فیلم سازە ئەچێت ئێمەی کورد کەسەکە فیلمێکە کات جارێ ئێوە بیگەنێتە فستیڤالەکان حەقی خۆیەتی بگەنێتە فستیڤالەکان حەقی خۆیەتی لە ڕێی فستیڤالەکانەوە بەڵکو بفرۆشرێ بەڵکو بازار دروستکات ئەوە حەقی خۆیەتی بەڵام بەس بێت و لە تەلەڤزۆنێکە لە یوتوبێکە لە جێیەکە لە جێیەکە لێ بدرێت هەموو کورد کۆپیەکە و کابرازەرەرەکە ئێمە بێت کورد ئەو کەڵچەرە بگۆڕێ لە هندستان و نیپاڵ و ئەو منطقەیە سریلانکا و پاکستان ومانە کە سەیری فیلمی هندیەکەن ئەزانی من ئەمبینی لەم ئەمریکایە ئەچون چیانە کرد هندیەکان یان نیپاڵیەکان باوەڕتە بێ ڕۆژ لە کاتی VHSە ئەڕۆژ یەک دەستە بە عەلاگە فیلمی لەو بازاڕانە هێنایە ماڵەوە دانیشت هەمووی یەک بەدوای یەک سەیریە کرد ئێمە پارەی پێدا بەکرێی هێنا بۆی سەیری بکە ئەی ئێمەی کورد کە ئێوەمان کردووە تا چەنەوە کردووە ئێستایکەین فیلمسازی فیلمەکەی بخاتە بەردەست خەڵکەکەشە بێ فێری و کەڵچەرە بێ بچێ بە پارە بدات با $2 بدا بێنێ بەکرێ $2 چی ئەکابۆی $3 چی ئەکابۆی ئەمە بێتە یارمەتیدانێکی گەوری فیلمسازەکان ئەمە ئەبێ بکەیت کەڵچەر بەڵێکا حسین جان فەرموو عەفوو قسەکەت پێ دەست خۆش بێ حەقی ڕای خۆدەیە بەڵام من دیسانەوە لەگەڵ ئەو ڕایانیم بەوە لەبەر چی یعنی ببوورەکەەوە ئەڵێم چکە من زیاتر بۆ واقعتر ناوەزعەکەم خەتای بینەری کورد قەت ناگرم خەتای سینەماکار و فیلمسازی کورد دەگرم بۆ چونکە ئێمە کۆمەڵێ فیلم جەماوەری زۆر باشی بۆ هات تەنانەت نەک پارێ خۆی زیاتر لە بودجێ کە تێچووە داهاتی بوو پاری پیا کردەوە ئەو فیلمانە چۆن بینەری بۆ هات ئێرە بینەرە نییە کە ناچێت بۆ فیلمی تر ئەچێ بۆ هەندێک فیلم کەواتە لێرێدا ئەبێ ئێمە بە تایبەتی یعنی ئەوانی کە سکرێپت دەنووسن بەڕاستی ئەوانی سکرێپت دەنووسن لە حزری لە عەقلیەتی کۆمەلگای کوردی تەواو تێبگەن بزانن چی بنووسن بۆ ئەوەی کۆمەلگا بتوانن ڕابکێشنەوە پەلکێشی ناو هۆڵەکانی سینەمای بکەنەوە جارێکی تر بچکۆی منونمان زۆرە نەک بەس لە سینەما لە شانۆ لە بوارەکانی تری هونەریشدا یعنی بەڕاستی خەڵکانێکی بینەرێکی زۆر بۆ جاریوا بە 3 ڕۆژ بێچم من نەمتوانێت بچم بۆ فیلمێک ببینم لەبەرەوەی ئەوە خەڵکی زۆر بۆ بینەری زۆر بووە کەواتە بینەر گوناحی نییە بینەر بەعکسەوە بینەر چاوی تیژە هزری جوان شتە خوێنێتەوە ئەزانێ بۆ چی فیلمێکا چی ئەزانێ بۆ چی بەرهەمێکا چی ئەزانێ بۆ چی مستەوایەکە چیە بۆیە لێرەدا ئێمە پێویستە وا لە خۆمان بکەین فیلمسازی کورد تەنها چارە و چاری هەر ئەوەشە من ئەم لایڤی میش ئەمێنێتەوە بۆ تاریخ تەنانەت بەس ئەوە تاکە حەلە لەبەر ئەوەی من بۆ خۆم هیچ وەزیرێک نییە لە وەزیرەکانی ڕۆشنبیری نەچووم بۆ لا وەزارەتی ڕۆشنبیری ئیتر بڵێم بزنسمانەکان زۆربەی هەرە زۆران چوون بەلایەن خاوەن سینەمایەکان بە هەموو نەوعێک هەوڵم داوە بۆ ئەوی مەسەلەن بتوانین ئێمە
سینەمای کوردی ئەکتیف بکەینەوە هەوڵ بدەین کەچی هیچیان نەگەیشتنە نەتیجە ینی بە زمانی کورد من ڕۆژێکشم بڵێ بە زمانێک زۆر بە جوانی وەڵامی دامەوتی چەندی دەی ئەم پاری کە تۆ ئەڵێ ئەم دامدانستی وتم وڵاتە 12 ملیۆن دلار دێ ئەم قسەی کاڵێم کە پیشیان عەبدوڵاشم لەگەڵا بوو تقریبا 4-5 ساڵ پێش ئێستا وتم دە 12 ملیۆن دلارێکی ئەوێ ئەوانەتی زۆر ئاسانە من سینەمام خۆش ئەوێ هەر هەفتەی جارێک بۆ خۆم نەچم لە سینەما لە تورکیا فیلم نەبینم ناتوانم وتی من کاکە ئەو پارە ئەدەم و بڕۆن هەموو ئیشەکان بکەم بەڵام یەک شتم یەک زەمان بەس پارەکەم نەفوتێ زەمان چیە بۆی پارەکەم نەفوتێ تەنانەت باسی ئەوەی کرد ئەو کاتە بیرم دێ دەمێکە دوای شەڕی براکوژی ئەوانە بوو وتی ئەگە شەڕی براکوژی دەست پێ کردەوە سینەمان ئەفوتێن وتم ئەرە وەڵا ئەفوتێنەی چۆنەکە مەبەستم یعنی کەواتە لێرەدا کەواتە بێنە بیبە یعنی ئەگەر ئێستا پارەش خۆنە بەردەستی فیلم سازی کورد هەم دیسان ینی سەرکەوتو نابێ خۆ ئیشە ئەگە بێت و دیسانەوە خۆ سەرەتای دروستبوونی سینەما بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لێرە پارێکی زۆر باشی سەرف کرد بۆ فیلم سازان بۆ فستیڤالەکان یعنی بەڕاستی بە هەموو لایەک هاوکار بوو بزنسمانەکان یعنی بەڕاستی دەستیان تۆزێک کراوە بوو بۆ هاوکاریکردن هەر باش بەڵام لەگەڵەوەدا دیسان فیلمسازی کورد نەیتوانی وا بکە لە ڕێگای فیلمەکەی خۆیەوە پارە بێنێتەوە بتوانێت فیلمی دووەم و سێم و زیاتر دروستکە بۆ نەیتوانی یعنی ئێستا لێرە پرسیارەکە ئەوەیە بۆ نەیتوانی یعنی وە بۆ ناتوانێت دروستیکە بۆیە ئێمە پێویستە خۆ ئەگەر سینەمای مصری ئەوە تا ینی هەندێک لە دەرهێنەرەکان وەکو یوسف شاهین وان سەیری فیلمەکانی سەرەتایان بکەین فیلمەکانیان زۆر یعنی بەڕاستی ڕووی سیرکردنی نییە ئەگەر بەمانای بە کوردی ئەگەر بڵێن ینی بە جوانتر بڵێن بەڵام لەبەر ئەوەی سینەما لەسەر بەو ئاستا ینی کە خەڵک ئەوەی دەویست ئەوان ئاسان لەسەر ئەو وەتەرە ئیشیان کرد هەتا توانیان مەسەلەن ئەوە تا فەرم وەکو هۆلیوودێکی عەرەبی لە مەسڵ ئیتر زۆربەی زۆری هەرا سینەماکارەکان و سینەماکانی دنیای تریشان عینەن کەواتە ئێمە لێرەدا ڕاستە ئێمە بڵێن حکومەت ئاخیرا ئەوەل و ئەخیری خەینە بەرپرسی حکومەت دەبێ ڕۆشنبیریەکی سینەمای تەواو بڵاو کاتەوە ناو خەڵک ئەبێ بزمانەکان عنی کەرتی تایبەت بەڕاستی دەست بقاتە دەستنەنا لەگەڵ حکومەتا بتوانێت مەسەلەن زیاتر ئەو بوارە بژێنێتەوە بەڵام هەر چۆنێک کە دێین باسی ئەەکەین و لێ ئەکۆڵینەوە من بە چەندین ڕێگام گرتوتە بەر هەموو ڕێگاکان یعنی یەک ڕێگانیە لە ڕێگاکان نەمەخسبێتە بە تەنانەت چەندین سپۆنسەر هاتوون ینی وتمە بە چەندین سپۆنسەر ئیشەکەت جێبەجێ چەندین پرۆدیسەر بێنە ناوەری چێ پرۆدیسەری ئەو بێ چێ پرۆدیسەر ئەوە بێ بۆی ئیشەکە سەرکەوێ کەچی نەخێر هەر سەرکەوتو نەبوو کەواتە ئێمە تەنا چارە لە بەردەستمانە ئەوەیە بتوانین لە ڕێگای فیلمەکانمانەوە بینەر بێت بۆ ئەوەی بلیت بفرۆشین و بتوانین ژیانی فیلمساز بکەوێتە سەر و بتوانین بەردەوام بین لە کارگەی خۆمان کا حوسێن تۆ باسی مەسەڵەن کەسە دەوڵەمەندەکانی میلەتی کوردی ئەمەد کرد ئەمە یەکێکە لە گرفتەکانمان چونکە مەسەن کەسە دەوڵەمەندەکە دەردی ئەو برادەرە کەوتی پارە خەرجەکات پێی خۆشە پشتگیری بکات هاوکاری بکە بەڵام پارەیەکی زۆر خەرجەکە بەڵام چی بۆ ئەمێنێتەوە چی بۆ ئەکرێت یعنی ئایا پارەی دەسەکەوێت لە بەری هەر پارەکەی خۆی بۆ ئەگەڕێتەوە بەس پارەکەی خۆی بگەڕێتەوە سۆگەرکەین باشە تۆ وەرە ئێستا لێرە لەم وڵاتانە 3-4 کەمپەنی گەورە سەپۆنسەر پشتگیری فیلمێکەکەن سەپۆنسەر نییە یعنی ئەچنە ناو بازاڕەکەەوە سەهمە پشکە ئەچنە بۆ ئەوەی لەگەڵ ئەو بەرهەمهێنەرانە هەمویان بەیەکەوە پشتگیری و فیلماکەن بەیانی خێری لێبینن اینجا تۆ وەرە چەند بەرهەمهێنی تر چەند دەستگای تر لەم لە بڵاوکردنەوەی ئەم فیلمەیە ئیشەکە هەتا با بڵێن ئەیجنتەکان ڕێنماکان کە لای خۆمانەڵێن دەڵاڵ ڕێنماکەرەکان ئەوانە هەموو ئیشەکەن و هەموو بەڕێژە شتێک پارە بۆ خۆی هەڵەگرێتەوە ئەیتر بازاڕە ئەمە بە حەقەت یعنی بزنس کۆمپانیا دیستریبیوشنەکان بڵێ لەگەڵ کۆمپانیا دیستریبیوشنەکان تا ئەوان ئەتوان ئینەکەن بەڵام ئیشێکەکە هەریەکە پارە وەرەگرێکە حسێن جان بەڵام لە کوردستان چی زمانێکەیە چی مسۆگەریەکەیە بۆوە ئەنجام من بۆیە تاکید لەسەرەوەکەم و ئەڵێم سینەماکاری کورد فیلم سازی کورد ئەبێ مراجعەی خۆی بکاتەوە بەڕاستی تاکە ڕێگا لە بەردەستی هەر ئەوەیە تەنانەت
بۆ چەند کەسێک وانە ئەوانیش لە ڕێگای علاقاتی ئیجتیماعیان لەگەڵ سەرەوە بەڕاستی کەەوە کارێکی زۆر خراپە بەڕاستی بەڕای من علاقاتیان لەگەڵ پەیوەندیان لەگەڵ بەرپرسەکان تێگەشتی علاقەیەکی خۆشە و عائیلی و نازانم چیم کۆمەڵشتی لە بابەتە هەیە لەو ڕێگایانەوە مەسەلەن پارێ بۆ فیلمەکانیان وەرەگرن ئەچین کارەکەن ئەویش بەبێ لێ پێچینەوە جا فیلمەکان ئەگە باش بێ و خراپ بێ و هەرچیەک بێ خۆ لە پێچینەوە نییە تەنانەت نەپرس بە وەزارەتی ڕۆشنبیر و نەپرس بە بەڕێبەراتی سینەمایەکان ئەکرێ بە هیچ ناکرێ یعنی ئەمە کارێکە بەڕاستی شتێکی باش نییە لای من بەڕاستی لەبەرەوەی تۆ لێرەیە ئاست و مستەوای ئەو کەسانە دیار ناکەون تۆ سوزانی کێ باشە و کێ باش نییە یعنی خەڵکانێکی زۆر فیلمسازیی زۆر باشەیە سەدانیشتۆ لە ماڵەوە لەبەر ئەوەی کەس هاوکاری ناکە ئەو عیلاقا کۆمەڵاتی نییە لەگەڵ بەرپرسانی سەرەوە و لەگەڵ پارە بەدەستان و لەگەڵ ئەو کەسانی کە ئەمەرەکەن بۆ سەرفکردنی پارە هیچ پەیوەندێکی نییە لەبەر ئەوە ناتوانێت کار بکە بەڵام هەندێکی تر دەیان بینین ئەوە چەندین فیلمی درێژ دروست ئەەکەن و دێن و بە ئاسانی فیلمەکانەکەن و بە ئاسانی ئەڕۆنەوە بە هیچ کێشە و ئەوە شتێکی زۆر بەڕاستی خەتەرە بۆیە من لێرەوە لەم بەرنامەی جەنابتەوە لەم لایڤەوە ئەگەر بەرپرسان گویان لێبێ ئەمە کارێکی هەڵەیە بەڕاستی ئەیکەن تێکەشی ئەبێ عەلەقەڵ مەسەلەن با لیژنەیەک دانیشێ با تەقییمێک دانیشێ بە چەند کەسانێک قسە لەسەر ئەو فیلمانەکەن ئایا ئەو برادەرە ئەو کەسەی مەسەلەن کە ئەو کارە ئاکات و هاوکاری کردو ئایا ئەوە ئەێنێت جارێک تریش تۆ هاوکاری بکەیت و جارێک تریش هاوکاری بکەیت و جارێک تریش هاوکاری بکەیت یعنی بەڕاستی ئەمە لێرە شتێکی زۆر خەتەرە کە ئەمە من بە کارێکی نەشیاوی ئەزانم ئەمەش گرفتێکی ترە کە تووشمانە بێ بۆیە هەر چۆنێک بێ ئێمە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەوەی ئێمە فیلم دروستکەین فیلم بۆ بینەر بێ یعنی ئەگەر فیلم بەس بۆ فیستیڤال بێ ئەوە فەرموزانیمان ئەوە تقریبا چەند 25 ساڵ تقریبا زیاتریشە ئێمە لە ڕێگای فیستیڤالەکانەوە نەمانتوانێت پارەی فیلمەکان بێنینەوە پێویست ئەوە تا فەرمو تەنانەت ئەوانەی دەرەوەی وڵاتیش بەداخەوە ناو نایەنە بەڵام زۆربەیان یعنی کە دێنە ئان فێر بوونە بە ئێمە ئەرن ڤۆڵنتەری ئیشوان بۆ بکەن یعنی بەخۆ بەخش ئیشان بۆ بکەن کازان لە کوردستانە ئەو هەمووی فیلمساز دانیشتووە کەس دەستی ناگرێت و کەس هاوکاری ناکە وی سیستەمێک نییە لەسەری بڕۆیش کەسێک نییە پاڵپشتی بکە و بتوانانی فیلمی بۆ دروستکە ئیتر لە بەر حەز و خۆشەویستیەکەی خۆشی فیلمساز بە مەجبوری ئەچێتە بەردەسی و بە ڤۆڵنتەری خۆ بەخشکاری بۆ ئەوکە کە ئەمەش کارێکە نەتیجەیەکی زۆر خراپ و خراپتریشی ئەبێت لەبەر خۆمان نەزانین دنیای اقتصاد و مادەی ئەمڕۆ ئیتر تۆ مادە لەوێ ناتوانانی بژی بەڵام کا حوسێن ئێستا خۆ من با من خۆم لێرە بڵێم مەسەلەی ڤاڵنتیری بە خۆبەخشی لە فیلما کە ئیشەکرێت لە هەر پرۆژێکە کە ئیشەکرێت بە ئەو کەڵچەرە بمێنێتەوە چونکە تۆ گەلێ جار فیلمساز هەیە ئەوێ کردێتێ بۆ خۆی دروستکە گەنجێکە یان کەسێکی وەکو من هاتمە ئەم وڵاتە ئەمیست متمانەیە کرێدتێک لەم وڵاتە دروستکەم بۆ خۆم چیم کرد لە تاوە چوم بە خۆبەخش لە کۆمەڵێ پرۆژەی فیلم و شانۆ و ئیتر بە نواندن و بە هەڵگری دەنگ و بە مکیاج و بە دیکۆر و بە هەمووی بەشداریم کرد تا ساڵانێکی زۆر جارێ هەر 10 ساڵ بۆ 2 زانکۆ بۆ فێرخوازەکانی چون بە خۆبەخشیشمە کرد بۆ ئەمە وای لێ هات کاتێککە من فیلمێکی خۆمم کرد کورتە فیلمێکی خۆم کرد 16 دقەی باوەڕتە بێ هەمویان بەدەنمەوە هاتن بە ڤاڵنتیر بە خۆبەخش یعنی فیلمەکە هەمووی $1000 تێچوو لە پارەم بە کەس نەدا ئەو $1000 بەس بۆ خەرجیانە بوو کە پێویستمان پێ بوو خواردنم بۆیانێنە ئاوم بۆیانە هەمووشیان بەو پەڕی خۆشەویستیەوە هاتن ئەمە بۆ من بوو بە متمانەیەکەوەی تر من پایەیەکی منی بڵند کردەوە بەیانی لەوەیە کەمپەنیەک بێت پەیوەندی پێ بکە ئەمە بۆکو ئەو حاڵەتە بابمێنێتەوە بەس وەکو ئەو حاڵەتی کە بازرگانی بەو خەڵکانەوە بکرێت ئەویان لەگەڵیانی منش لەگەڵ تۆیان ڕەتێکەمەوە باوانە بێت بەڵام پارە هەبێت چونکە فیلمەکان ئەی لەکوێ پارە پێیاکەنەوەی کوردستان ئەگەر واش بێ هەر ناکرێت بەڵێ من شاخمە بەستم ئەوەیە لێرە ئێستا تۆ جەناب لە ئەمریکای ئەنی خۆ دەزانی لێ ئەگەر بڵم نیوەی ئەمریکا لەسەر هەوڵە دەشی لەوانێ نەبێتم بوالاقا یعنی بەڕاستی لە بەرەوەی بزنسێکی ئەوەنە گەورەیە ئەوەنە فراوانە تێگەشی بەڵام من دیسانەوە لەگەڵ خۆ بەخشنیم خۆ بەخشتۆ توانی لە فیلمێکات دوان بەشداربی چۆن بێ مەسەلەژە بەڵام تۆ ناتوانانی 20 ساڵ 10 ساڵ 15 ساڵ تێگەشی هەر بەردەوام بی لێرە وای لێ هاتووە لێرە یعنی کەسانێکی زۆر مەسەلەن کە تەلەفۆنان بۆ کریا تەلەفۆن ئەەکەینیان پەیوەندیەکەین بەیەکەوە ئەڵێن کارێک شتێکە یەکسەر ئەڵێ خۆ بەخش نییە یعنی وای لێتەوە خەڵک ڕوحی چووە لەبەر ئەوەی لە 10-12 مەشروع
نییە پاریداوی هەمووی ڤاڵەنتەری یعنی بەڕاستی ئەمە نەخۆشی ینی سەرەتانە بەڕاستی تێگەشتی اینجا تۆ جاروای لە ڕوودا ئەمێنی برادرە کەسە ئەیناسی تێر هاوڕێتە ینی مەجبوری ئەچی بۆ کارەکەی بەڵام لەسەرچی لەسەر ژیانی خۆت و ماڵ و منداڵ ینی کارەکەی ئەمە ئێمە بێ کاکسەر کۆچیان واقعتر بین بەڕاستی بە واقعانە بچین بۆ شتەکان ناکرێت ینی شتێک کە ئەمڕۆ پیشەیە لە هەموو دنیا بۆتە پیشە لە هەموو دنیا بۆتە کار لە هەموو دنیا بۆتە سنعەت تێکەشی ئێمە تازە بە تازە بین بە وڵای خۆبەخش وەرە لەسەر گیفانی خۆت وەرە لەگەڵم پیشم بۆ بکە نازم ئەمە لە شوێی دنیا ئێستا ماوە تێگەشی نەماوە لەبەر ئەوە زرورە ئێمە پێدا بکەین لەسەرەوەی نەخێر حەملێ بکەین بۆی کەس ڤۆڵەنتەری نەکات قەینا گەنجەکە وەکو باسم کرد سەرەتایەتی کاری یەکەم و دووەمیش بە خۆبەخش بەڵام دوای ئەوە ئیتر ئەویش کە بوو بە پرۆفشنال لە بوارەکەی خۆ بوو بە مەسەلەن لە بوارەکەی خۆی ئەکتیڤ بوو ئیتر حەقی ئەوەیە مەسەلەن لەسەری بشی و قوتی خۆی و قوتی ماڵ و مناڵی پێیاکە بۆیە یعنی ئێمە پێویستە بەڕاستی ئەم ماوەیە من زۆرم پێ زرورە زۆر لە بەرنامەکەی جەنابتەوە هەموو ئەو برادرانەی کە گرنگی بە باری فیلمسازی ئەدەن یعنی دنیای کۆڕ و سمینار و لایڤ ئەوانە بکرێتەوە بۆ مەسەلەی بازاری سینەمای کوردی بازاری فیلمی کوردی بۆی ئێمە لەم قڕاوە نەجاتمان بێ ئەمە تا نەجاتمانە بخۆ 200 ساڵی کەش بڕوات ئەگەر وا بڕوا هەر وایە یعنی ئەگەر بەم شێوازە بڕوای کاکەوە 10 ساڵ و 20 ساڵ ئەوانە زۆرە بۆ ئەوەی کە ڕۆژە تا ئەسەنە بۆ بە بزنس ینی سینەمای کوردی ئەبێ ببێ بە بزنس بەڕاستی لەبەر ئەوە گرنگە بە شێوەیەکی زانستی تر وردتر کە من مەسەلەن هیوادارم بتوانم فترەیە کە لاویشی تری مەسەلەن بێمە خزمەتی تۆ بینەرە بەڕێزەکانت بۆی ئەمجارە بە ورتر بچمە ناو مۆزوعەکەەوە بە ئیسەر تاپەیە کە پێکەنەرەکان نافلیم سازی شەرحی بکەم مەسەلەن تۆ چۆن بتوانی پارە پێیاکەی بۆ ئیشەکەت یا مەسەن تۆ چۆن بتوانی فیلمەکەت پارە بێنێتەوە یا تۆ چۆن بتوانی کارێ بکەی ئەو کارە مەسەن دراسێکی وردی بۆ بکەی بۆی بتوانی بینەرێک بۆ خۆت ڕابکێشی ئەوە ئێمە ئەگەینێتە نەتیجە ئەوە ناگەینێتە نەتیجە ئێمە من مەسەلەن بەشداری کاکە من بەشداری مۆتی ئەمێتە ئیتالیام کردووە لەندەن سوید لایپزیغی ئەڵمانیا مەغریب نازەم سەماوە ئەوە تا لە نێودەوڵەتی سەماوە پار بوو پێرار بوو خەڵاتی باشی یەخراجم تەنانەت بە کتاب ڕسمی نردوانە کە فیلمەکەم دراسە بکرێت لێ بخوێنرێ لەن کاک عەلی ئەبوترابەوە مدیری ئەوە دام لێ کە دراسە ئاکرێت بەڵام لە ڕووی بزنسەوە مەسەلەن منی نەگانی شوێنێک من بەعکسەوە بە پێچەوانەوە یعنی من لەسەر قوتی ماڵ و مناڵی خۆم مەسەلەن تا ئێساش بەردەوامێتە ئەم تەمەنە چۆن ئەبێوە کەواتە یعنی ئێمە بگەڕێنەوە بۆ ئەسلی مۆزوعەکە ئەسلی مۆزوعەکە ئەوەیە ئێمە ئەبێ وادای بنێن نەشرمە و نەهیچ ئێمە کاڵایەکمانەیە ئەو کاڵایە ئەبێ بفرۆشێەوە ئەبێ قیمەتێ بکە لە قیمەتەکەی خۆی زیاتر و پارەی قازانجان بۆ بێتەوە بۆی بتوانی کاڵای دووەم بێنینە بازارەوە ڕێک وایە کا حسێن تۆ باسی مەسەلەی میهرەجان فیستیڤاڵ ئەمە لە هەموو دنیاە وایە فیستیڤاڵ پارەت بۆ پەیان ناکات بەس فیستیڤاڵ ئەتخاتە بوارەکەوە ئەگەر بێت و فیلمەکەت باش بێ بڕە بەرەو فیستیڤاڵە باڵاکان ئەو فیستیڤاڵانەی کە کەمپەنیە جیهانیەکان لە هەموو بوارەکانە دێن سەیری ئەو فیستیڤاڵانەکەن بزانن چی فیلمێک باشە تابیکردنەوە یاخو خۆیان ببنە بەرچاوڕوونی و فیلمەکەت بفرۆشن و بیخەنە بازارڕەوە پارەی پێپەیاکەن هەم خۆیان خێری لێبینن و هەم تۆش خێری لێبینی ئەمە ئەم فیستیڤاڵانەی تر بچووکەکان بۆ ئەوەیە تۆ ئەو فیلمانە باڵا بن بەرز بنەوە وەڵامی جێپارە ناکات یعنی با خەڵاتێک وەرگێ چەند هەزار دۆلارێک 10,000 دلار چی پێیەکە 20,000 دلار هەرچی پێیەکە بەڵام بەس ئەوەیە ئەوە هاندانێکە یاخۆ ڕێخۆشکردنێکە بچێتە ناو فستیڤالە باڵەکان تا لە فستیڤالە بە باڵاکانە لەویا کەمپەنیەکان بۆی دێن ئەوان لەوێ ڕێت بۆ خۆشەکەن بۆی پارە پێیاکرێ بۆیە ئەو کەسانەیە گەر بیانوێ بۆ بزانن لە ڕێ فستیڤال و پارە پێیاکەن زۆر زەحمەتە ئەوە نییە فستیڤال متمانە دروستکردنە کرێدت دروستکردنە بەڵێ عەفو کا حسێن جان فەرموو جناب ڕاستەکەی مش لەگەڵ ئەو ڕایم کە ئەڵێم بەشداری ئەو ویزیفاڵم کرد یەک ویسیفال مەسەلەن تۆ پارێکت بۆ نایەت و هیچێکت بۆ نایەتەوە مەسەلەن بە دوای ئەوەش خۆت ئەزانی مەسەلەن بواری فیلمسازی عنی جێشێکی ئەوێ
يعني براسي سبايشي وانيا مثلا تو درجة شان كسيك وتو يتر في المكان سركوتو يعني مثلا فاري هنا وتو يتر اتواني نخير او ترفت بوندك الدروس بوندك دروس نابي بلان بو اوي اما بردوام بين تيجي اسا مثلا من مني حفتا كان هنا ايوا حفتا كان خلق براسي شو بو سينما بو فيلم شو فيلم بردوام بو پاری هنا و دوای کسکنینیش دروست بو اما مثلا هر من لگل هوری برزم کاکتوان بامرنی يعني فيلمك ما كربو بازار براسي زور بيبارة بوين فيلمك ما كربو بازار يعني نق جار و دو جار و شجاري خوي دجاري خوي باري هنايا دجاري خوي باري هنايا وقازان شيك جار باشش ما كر بلام دبر او كسير ما كر ايه ما برو امانويه كاري كي مثلا كاري بروفيشنال سينمائي مهرجانات الدنيا وريكي وابو تشاما بالدنيا يدروا في المكان عشان الدنيا يدروا باجناب وناخذ باجو بلام لو ترسل اما مسألة تهريج وقالت جاري انا بكيت دو امانو بكيت دو انا مانو بنا مانو شوربته حزما لو بس ما نكر بلام اما غلط بوين ابويا ما بردوام بين بلام برتود شاشي كاين باشي كاين دبر او كاتا سرتاي ناو سينما مان بو براسي يكش ابويا بشكل بروفيشنال مثلا كارك دروس بين من بينم ديت والي هاتبو يعني حمو سر ساعات نمایش بو جگانه بو براب کسی سوار روش بیا چون من مزارنا نبو فیلم کی خوم دناو سینما ببینم اونا جماوری هبو يعني جاده وشدمي دسليماني سينما سيروان بوي خواروا بوي بتانا دلشاد سيروان كامل لوان نمایش بو بروابكا والي هاتو الرجي هزاد نيابانا دعو كاتي باري ام باري سويسري كبو بله بارك ابو والي هات خواني سينما كتماحي لما كوتينا دونيو دنیا کش ما در قازانج بو امجارا بتینا اواج ناکم من نیو بنیو چن پیاکر پیاتا کر بنیو بنیو بی بو کرمان نیو بنیوش لگالی انجا دوای تابون و دوای اوی که خود او کپی پیاسی که جناب باسی که تو که زور خطر بو خلق دسی که بس CD کپی کرن کاتی CD بو CD کپی کلا سری مشکات ما کلا حکومت ما خلق زور او فیلم ام کپی کردوا اي فروشت ولا بازار هسه كومل كسي شانگرد ولا زندان يعني كردن ببينم دي لقل كاكزوان دايشين خلق كمان در هنا اوانا دوای توابوني في المكو دوای هو بارا فيها كردنا انجا ام سيدي كمان ب 8000 دينار او كات فروشتوا فوزان ب 40 لوبو كات لهولي ما فروشنوا يعني دوای او همو قازان جو او همو فاري بومان هات انجا سيدي كشمان فروشتوا من اول رجل شو انا باسم كبرادري وتي كاكا من يسجل مال بينج نسخة هي لما علمون على كان سيدي كان ما بس مشي يعني أبواي أما غلط معك براسي إما مجموعة برادري تريج مثلا أو كاك تنيا كريم بو كاك حسن علي براسي كومل إشي إيشان كر إيشا كان جماوري هبو باريشي باشي فيها أكل مثلا أبواي أما بردوام بين نسر أوانا وابكن أو بينرا جوانا أو بينرا يعني دانا بريو لسينما بيتو وسينما وإساش من علم نقرينا والسر أوي حول بدين شوية سوق أو كاتني اللي بروي أو كاتا إنترنت نبو يتلوشتانا نبو لواني مثلا والله إستابي بشوي يشتري بكين أما شون وابكين أو فيلماني كدروسي أكين لنا خو بازاري حبيت آية أو بابتانا تشينك هليان أبجيرين آية أو معاناتا تشينك أمرو كومالغاي كردي وبيو أناليني ياخلوهم معاناتي كتيدة أما شون بتوانين نفسك بدين با بينري كرد مثلا بيت لبي دوكيوت أو لو واقع بوجن أو لو واقع أنا خوش وطالو فر كشمة شيء كتيدا أبي إما دراسي كردي بكين بوي بتوانين إما لسه خمر رابوسن شيء بدواي سبونسر وبدواي أو نقرين درجة حكمة ما بكين بلين كاك حكمة ما في حكمة ما أو يكرد مثلا حولي زور إذا تيجي شيء سجنالهم نبي هو بالله يعني لهم الدنياش يستأمن فاربخن وألمانيا لازم نسوي 6 مليون دولار نعم 10 مليون دولار بس ضرري بولنا سينما بوي سينما رغانا وسي وكلتور هرمينة أمانة بلى حكمته أو كبلام حكمته هول بداية كرتي تايبت هول بدن تيجي كان بيكوا أمجارة بشوازي شتر بنوع شتر مثلا مشين إعلام كان يخون قنا قرب كابسان سينما ضروريتك سينما بكنا كلتور بكنا حالتك همو مروفي كربي باش نبي ليتو وكو حفتا كان وأنا خلق بقريته بو سينما أو كاتب فيلم سازي كل أتواني بإصلاحات إشباع أتواني جاكشي هلا الرجاي خوشي يعني چندها كسي تربينا أو بواروا بفيشة كان يخوان بتوانن
کارەکان جێبەجێ بکەن. بۆیە بەڕای من دیراسەکردنیێکی ورد بۆ ئەو مەوزوعە کارسەرکەوت زۆر زۆرە. ئەگەر بەڕێتان هەوڵ بدەن لای خۆتانەوە، ینی ئەوانی کە مختصن، ئەوانی کە لە بواری بازار و بزنس ینی شارەزاییان هەیە لە ناو سینەمادا، ینی ئەوان بێن قسە لەسەر بکەن زیاتر و زیاتر بتوانین ئێمە چۆن بتوانین جارێکی تر بەتایبەتی ئەمڕۆ کە تۆزێ سەختترە لە جاران وەکو ئەمڕۆ ئینتەرنێت ئەمڕۆ هەموو پەیجە هەیە، ئەتوانی مەسەلەن فیلمەکان لە ڕێگای کلیکێکەوە مەسەلەن بیبینی. جا لەبەر ئەوە زرورە ئێمە ڕێگا چارەیەک بۆ خۆمان بدۆزینەوە. ڕێگا چارە هەر ئەوەنە نییە مەسەلەن ئێمە وەڵا فیلم سازیندەی فیلمەکەمان وەرگیرا و ئەرەوەڵا خڵاتی فلانی وەرگن، وەڵا خڵاتی فلانیشی وەرگن، ئەوشەوە تا بچەند خڵاتێکەوە هاتوونێتەوە ئای دەستان خۆش بێ ئافرین یاخەخەوە نەبەس نییە. ئەی ئەم هەموو جێشی لەلاو ئەم ئێستا کارەکە. من پار تەنا دەورەیەکم کردەوە، دەورەکە 92 کچ و کوڕ هاتن بڕوا بکە ئەوەنە تا مەزرۆ بوون 15 کورتە فیلمیان دروست کرد. یەکەم جاریش بوو، یەکەم دەورەش بوو کە بەشدار بن. یعنی 15 کورتە فیلمەکە وا بوو لە ڕێگای مۆبایلیشەوە لە بەرەوەی مەصرفی کەمی تێ بچێ نەما کردە کامێرە، لە ڕێگای مۆبایل وا بوو. فستیڤالەکەم دروست کرد، فستیڤالەکە سەرکەوتنێکی باشی هێنا، تەنانەت وەزارەتی ڕۆشنبیر و حکومەت یاریمی کوردستان هاتبوو خۆی تیاوەتەوە، تەنانەت بزنسمان مێنایە سەرخەت کۆلێژی جیان و بەڕێز دکتۆر نەوزاد باجگر و ئەوان هاتن بە بجێی خۆیان مەسەلەن کارەکەیان ڕێخست. جەماوەری یەکجا زۆرات، تەنانەت جێگای بە پێوە نەما بوو خەڵک بێتە ناو خۆڵەکەوە فیلمەکان ببینێت. اینجا کەواتە لێرەیە ئێمە ئەتوانین کار بکەین، بەڵام ناتوانین بە ڤۆڵنتەری کار بکەین، ناتوانین بەبێت لە هاتی فیلم کار بکەین. بەڕاستی کارکردن من بە گەنجەکانیش وتم ڕجاءان لە ئێستاوە ئێوە ڤۆڵنتەری کار مەکەن، کارتان کرد بیکەنە بزنس، فیلمەکاتان وا بکەن بزنس بێ، لە ئەوڵەکان نمایش بکرێ، جەماوەری بۆ بێت. یعنی هەموو تاقیکردنەوەکانمان کرد. ئەخیری بەڕای من ئەوە تاکە چارەیە بۆی کە بتوانین ئێمە دەرباز بین لەو گرفتە گەورە. کا حسێن لێرە لەسەر ئەم چەمکە من لایڤەکەی خۆما وە کاک کەیبەهاریش لەوەی خۆیە باسی ئەوەمان کرد کە چۆن لە دەرەوە فیلمی کوردی بە بازارکەین. من بە ڕێگایەک لە چەمکێکیەوە قۆڵێکیەوە ئەوش لە قۆڵێکی کەیەوە ئەی تۆ باسی ئەوەکەی کە تەوێت لە ناو خۆی وڵاتە بە بازارکردنەکە دروست بێت. ئەوە چۆن دروست بێت؟ ئەوە پێشنیارت چۆنە؟ حەزەکەم جۆلۆ پێشنیاری بەڕێسان بگرین. بەڕای من پێش هەموو شتێک ئەو کەسانی کە سکرێت و کە چیرۆک و سینارۆکان ئەنووسن ئەبێ تاو دیراسەی بار و دۆخی مرۆڤی کوردیان کردوێ بە تایبەتی لە باشووری کوردستان کە ئێسا ئەو معاناتەی ئەو مەشاکلانەی ئەو گیر و گرفتاری کە هەیەە چییە؟ ئایا مادیە، ئایا کۆمەڵایەتیە، ئایا سیاسیە، ئایا نازمە چیەکە لە ئەوانە دەگەشی؟ ئەبێ بەڕاستی دەست بۆ ئەو بابەتانە بەرن، ئەو شتانی کە ئەنووسنەوە ئەو معاناتە بن کە مرۆڤی کورد هەیەتی. چونکە بووە کە تۆ خۆت بینیەوە لە شاشە معاناتی خۆت بینیەوە حتمما گوێی لە ئەگری سەیری ئەەکەی. ئەمە شتێکە لە هەموو دنیا هەیە و بووە مەسەلەن. و زائیدەن ئەوانی کە کارێکەکەن بە شکلی مەسەلەن پرۆفشناڵ کارەکانیان بکەن. ئەگەر کارەکان کۆمیدیاش بێت، خۆمان ئەزانین لە ظروفی ئەوایی زیاتر لەوانەیە مەسەلەن کۆمێزیات شتی تەنزامێز لەوانەیە دەور و کاریگەری هەبی کە کاتێک ئەبینی ظروفێکدا لێ ظروفێکی ناخۆش و تەنگ و ظروفێکی مادیە ئەستەما، ینی مرۆڤەکان زۆر هیلاکن. بەڕاستی ئێستا کەسێکەکەم ئێستا لە باشووری کوردستان مرۆڤەکان زۆر هیلاکن بەدەست پیداکردنی بژێوی ژیانەوە، بەدەست مەشاکلەوە، بەدەست نەعەدالەتی گشتیەوە مەسەلەن. یعنی لەبەر ئەوە زرورە مەسەلەن دیراسەکردنی عەقڵیەتی کورد و بارودۆخی مرۆڤی کورد زۆر زرورە بۆ ئەو کەسانەی کە بیرۆکەیان هەیە و کە سیناریۆ ئەنووسن و کە سکرێپت ئەنووسن. یعنی زۆر بەوردی ئەبێ دیراسی ئەمە بکەن و حل و حلول و نەتایجدا ئەنێن بۆ ئەم مەوزوعانە بتوان چۆن مەسەلەن وێنەکانی خۆمان پیشاندنەوە بە شێوێکی جوان، چۆن لە سەرەتاوە ناوەڕاست و کۆتایی هەموو فیلمێکە لەم سێ بەشە پێکدا ئەبێ ئەوانش بۆمان ڕوون بکەنەوە. یعنی بۆ ئێستا خەڵک هەمووی تەمەنای ڕابردوو ئەکا مثلا بۆ تۆ سیرکە، یعنی بۆ مەسەلەن جاران لە خێزانێکە یەک کەس کاری ئەکرد هەموو خێزانەکە ئەژیا پێی، کەسی ئێستا خێزانەکە هەمووی ئیشەکە کەچینە ئەو ژیانی جار ئەو ژیانە نییە کە مەسەلەن بتوانن بە
خۆشی بە ئاسوودەی بژین یعنی ئەمانە هەمووی ئەبێ ڕنگ بداتەوە لە ناو ببوون ئەبێ هەمووی ڕنگ بداتەوە لە ناو ئەو فیلمانەیە ئەنجا ئێمە ئەتوانین وا بکەین کە لە بینەرەکانی بینەر بێتەوە ناو هۆڵەکانی سینەما و بتوانین لەو ڕێگایە و مەسەلەن ئاشتیان بکەینەوە ببوورە ئەنجا ئەمە یەکێکە لەو هێڵانەی کە بەڕاستی من بیرم لێ کردوتەوە کە مەسەلەن تۆ بتوانی لەوەتەرە حساسەکانی گیرروگرفتەکانی مرۆڤی کورد بدەی بەڵێ ئەو دێتەوە یعنی نەمانی خۆشەویستی و نەمانی مەسەلەن هەڵوەشانەوەی خێزان و ئەم هەموو شتانە تێکژی تەنانە گەیشتۆتە مەسەلەن کوشتنی ناو خێزانی فرکوشتن و کۆمەڵشتی نەشیا و کە دوور لە دابوونەریتی کوردەواری تێکەڵ بووە تێگەشتی بە شێوەی هەڵە و بە شێوەی ئیسرالاتوە ئەوانە هەمووی ئەبێ بەڕاستی لەسەری بۆسین و قسەی لەسەر بکرێت و ئەوانەی کە سکرێب دەنووسنەوە ئەوانەی کە چیرۆک دەنووسنەوە ئەوانەی کە مەسەلەن سینارۆ بەبژێن ئەبێ بزانن چی هەڵ ئەبژێرن بۆ ئەوی بتوانین ڕنگدانەوەی مرۆڤی کورد لە ناو فیلمەکاندا بە جوانی دیار بێت من بەڕای من ئەوەیەکێکە لەو هۆکارانەی کە ئەتوانین مرۆڤی کوردی پێ ئاش بکەینەوە و دووەمیش مەسەلەن لایەنی ئیعلامە بەڕاستی ئەبێ من بیرم دێ زامداری گەورە محمود زامدار یادی بەخێر یعنی هەموو جارێ قەوسێکم بەرێ لێرە من پێشوی بچیتە سەر گەشمردە با بڵێن محمود زامدار کا حسێن ئەمەی کە تۆ باسە کرد ئێمە شانۆگەریمان بینی کە هاتن لە هەولێر نمایشیان کرد لە سلێمانی نمایش کرا برا بۆ کەرکووک خۆ شانۆگەری ڕژدیش بوون باس لە ڕژدەکانەکەم باس لە بازاڕی و کۆمیدیە هینەکان ناکەم بێ بنەماکەم خەڵکێکی زۆری هەبوو کەواتە ئێمە فلیمسازی کورد هەر لە سیناریۆ نووسەوە لە فلیم نووسەوە سکرین ڕایتەرەوە هەتاکو و دەرهێنەرەکانمان هەتاکو دوا قۆناغی ئێمە نەتمانتوانیوە ئەو هەناسەیی خەڵک بدۆزینەوە بەڵێ ڕێک وایە من شەواڵێ چییە ئێمە تا ئەو فیلمەی بینێ وای لێبین هۆڵەکان پڕکەینەوە تۆ باز لەو خەواکەی بۆ نمونە فیلمانی کە کۆمەڵێک گروپ هەبوون فیلمی کۆمیدیانە کرد بە مانگ و بە دوو مانگ هۆڵەکە قەڵەباڵغ بوو بەرناکەوت اینجا ئێمە لەمان لەم لاوە کەسە هونەرمەندە ڕژدەکانە ماوەتەوەکەی شانۆگەریە ئەوکەی ئیشە ئەوە ئیشێکی سەقەتە کاکە ئیشێکی سەقەتیش بێ بەڵام ئەو توانیەتی ئەو هەناسەی خەڵک ڕابگرێت وا بکات خەڵک بەردەوام بێ لە بینینی شانۆگەریەکە ئەمە زۆر کێشەیەکی گەورەیە بورم ئێمەی هونەرمەندان چیمان کردووە وە چی بکەین وە چۆن ئیشکەین بۆ ئەوەی هەوڵدەین خەڵک بێنینەوە خەڵک ئاشکەینەوە هەتا کا حوسێن دێتەوە ئەوە کا حوسێن لە لاینەکەی لە لایڤەکەیە وابزانم کارەبا پچڕا دیارە شتێکی وایە تاریک بووە نەڕۆشتووە بەڵام هەر حزوری هەیە بەڵام تاریکەوەتە دیارە کارەبانیە ئازیزم ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان ببرەوە لای من بوارەوە بەڵێ کا حوسێن جان بەخێر بیتەوە بەزویستم بڵێم لەگەڵ ئەوەتان لەگەڵ بۆ چوونەتەم ئەوە ئێستا ساف نییە اینەکە دیارە کارەبات نییە بەڵێ کارەبانیە بەڵێ دێتەوە مشکلە نییە جا من مەبەسم لەو بوو یعنی ئێوە شانۆیە کۆمیدیانە کرا ئەو بەرهەمانە کرا بەرهەمە ڕژدانە کرا وە خەڵکێکی زۆریشە بوو کەواتە ئەوان توانیان چۆن مخاتەبە گەنگەشەیەک لەگەڵ هزر و حەز و پێداویستیەکانی بینەرانە بکەن بۆیە سینەما یەکێک لەو خاڵانەی کە تۆ بەڕێستان باسی کرد ئەوەیانە بەڵێ فەرموو من دێم سەر باس قسەکەی خۆت بە ئەو بەرهەمانەی کە دوو مانگ کۆمیدیایشی بێسلوبەر و مەزەلە بوو من بە مەسەلە و بەگاڵتە چاڕی و بە نوکتەی بازار ئەمانە نەیەوەم ڕاستە جارە مانگ دوومانی بەردەوامەوە بەڵام بۆ ئەوە بەردەوامە بوو لە فەرەغی نەبوونی کارە ڕژدەکانە بوو یعنی بەڕاستی
نبوني كاري باش يعني فراغ تاو دروس بو فراغ زور براسي او نبو مثلا كبيناري تشاور ابوي عايز كان خاصه قال شيء بشيء نبي توصل كيف كان معاناه ومشاكل ابو بشيء ساعات اللي كيف كان اشوفه اجينا وانا اشوفن شرمو عشان براسي مزور كذبوا اشم كاميرا ما كان بدون شان ما شنو شنو ما بس مشي دروس بوني او مهزلانه لفراغ دروس بو او فراغ بو كملي كمي برنا ام لا بيع عينا اقصي جناب تموتم اگر اما بيتو شيء كاري جوان كين زور كان بيني لا فليمو لا شانو غريب بينا ليش يجزا زور يابو چندين او دي تيشي خوي باري بياك دو بو لبر اوي جواني مخاطبي خلق كا جواني هنا ليش جوان ما بيشش بويا كبر دو تدبينا تا يعني حبيبي بوين بينر تام بار نخد بينر تام برني فبينر هاد بو او شانو غري كلا حول جناب دبت من بخوم مش مروشتم شق برادر ما بو هاور ما بو سيزار مروشتم بوي ديك شيء كجانا ما بو خلق بو ارابوي لبر اوي توانيان بشريك ام بروفيشنال هم لو ترى حساسه كان معناته يعني انسان يعني كواتا برهم شانو غريبه فلم بي باري خوي بزياده وهنيته اگر بيتو دراسه شي جوان بكريتو بشوي شي جوان من بويا علم اما دراسه بكري او شانو غريو او فلماني كجماوريان زور بو بيويس هميان دراسه بكرين بو بينريان هبو لبرشي يعني ابي براسي ما باس يمكن قورا هو سنجينين باش من سنجينين بو اما بتوانين دايش كان من حمان بكار بينينوا اما لا شيتي باسي زامداري قورم كر طبعا يادي بخير محمود زامدار من هشتا وشوار بشتا بينز وتي بشانو دام زران شوم ولا او امانه اوكي فيلم دي صد ديناري بوم نسي بو شانو غري كم شانو غري تشابو نسيني جوهر مرا كباركي دامي وتي حسين زارين وتنبلي ما مساجات وتي او باريا 20 ديناري صرف كل شانو غري كحشتاي بدا بالركلام اعلام يعني خالي دومي شكم خالي دومي باسكم كي كم زاوتم دراسي ابي كومولاتي كومولاتي بكاو بنو كهرباء تودي سانو بوي خالي يكمي او بلام خالي دومي بيويستا او برهمي كاكريه ماشينيشي اعلامي ضخم لبشتي بيه ابي براسي ركلام وشي لهمو شارو كو قزا وناحي وش كان بو بكريه بو اوي كم سنتو تواني زورترين كسي كومبلغا زورتني خلق اقدر بيتو كشيشي واكريتو ابي لرجاي او ركلام وتواب خلق بيبقى بفير او بانقاسي قوته يعني من براسي او دخاله زور خالي ضروريين كحسين عزيزان بله كحسيناتو فرمو كحسين جان بله اما ام دخاله هردو كان زور ضرورا بوي اما بتوانين ايتر اواني لبواري هنر دايشا كان بتوانين هنر ببيتها بجي جيان يعني بتوانن هكا هي طموحي زياتر هي كومباني سينما يدوس كمن اقام ليوا شو روش بيلا كاتو ام لقل او كوبنا وكلقل فلان برادر ومني باكرو اي برا على امي كومباني شي جوره دروس كم امي براسي تيجي بزنس شي جوره لرجاي سينما دروس كمو بيتر بس او نمينه ومخلش شي زور بدو او بابتوان بو ضروره يعني اما ويا چەندین کۆڕ و سمینار و لایڤ ئەوانە بکرێتەوە لەسەر ئەوەی ئێمە چۆن بتوانین بینەری کورد ئاش بکەینەوە بینەری کورد پەرچێش بکەین بۆ ناو هۆڵەکانی سینەما و شان و بوارەکانی هونەری تر بەتایبەتی بواری فیلمسازی کە ئێستا باسەکەمان لەسەر فیلمسازیە ئێمە ضرورە کە ئەو کاتەوە بوو ئیتر چ پێویستمان بۆی ئەمە بپارڕێنەوە لە بەردەمی بزنسمانێک یا بچین لە دەرگای حکوومەت بدەین یان مەسەلەن پێین خۆشمان ناشرین کەینەوە بڵێن دەستی لە پشتەوەی نازانم چ چەند قسەیە بکەین و بە نوعێکتر بە شێوازێکی مثلا
تەرجمە بکرێن قسەکانمان ئەنجا لەبەر ئەوە باشترین ڕێگا ئەوەیە وەکو هەموو پیشێکی در ئێمە بکەین لە پیشێک بەڵام پیشەکەمان پارە بکە بفرۆشێ قیمەتی هەبێ خەڵک بێت بۆ سیرکردنی دەستخۆشیمان لێ بکرێت بڵێن ئافرین یعنی تەشجیع بکرێنەوە ئەم جارە لە ڕێگای و پارێک کە داهاتمان بۆ هاتووە بتوانین فیلمێکە دروستکەینەوە لێەوەی ترهنگا بەرە و سەرەوتر بنێنەوە تاکو ئەتوانین کۆمپانیەکانی دیستریبیوشن و چی دروست بێت لە کوردستانە. بەڵێ کا حسێن جەم هەر ئەو دوو خاڵە بوویان خاڵی تری شەیە یعنی وەکو بەڕێستان ئەگەر دەست نیشانی کەن باسی بکەن. وڵی من ئەوە دەنگم زۆر سەختم لە خۆمەکەم وا دەنگم زۆر مساعد نییە یعنی هەندێک قساکەم گیرە بێ هەر لاینم ئەجینا بەڕاستی ئەمتوانی ساتر قسەکەم و ئەتوانین بیخێنە بەشی دووەمەوە کا حسێنە گەرەزانی زۆرم پێ باشە بیخێتە بەشی دووەمەوە بەڕاستی لەبەری وردەکاری ئەم بابەتە زۆرە ینی هەروە بە ئاسانی نیە چکە تۆ ئەڵا بازارکردن بازار دروستکردن بۆ فیلمی سازی بەس بە قسە ئەمە زۆر هەڵەگری خۆ دەزانی بۆیە وردەکاریەکانی زۆرترن لەو قسانی کێسا کرد کێشە نیە کا حسێن جانێکێنە بەشی دووەم و لە بەشی دووەمە لە بازارکردنەکەی ترەگەر ببوورە تەوەرەکانی تریشی باسکەی باشتر. زۆر سپاس دەکەم زۆر مەمنونە بم سپاس دەکەم. ئازیزان دۆستان لەبەر ئەوەی خۆتان نەزانن وان نەمانزانی تەندروستی کا حوسێن باش نەبوو بۆیە پێمان باش بوو لایڤەکەمان دوا بخەین ئەوەی کا حوسێن بە تایبەتی ئەم تەوەرە و ئەم تەوەرە یەکێکە لەو جەمسەرانەی کە زۆر پێویستە لەو چەمکانی کە زۆر پێویستە چونکە ئێمە کە دەست بە فیلمەکەین فیلمێک دروستەکەین ئەی چۆن بیفرۆشین چۆن بیخینە بازارڕەوە چۆن وا بکەین پارەیەکی وا خێری لێ بکەین خۆمان بتوانین فیلمی ترکەین هەر گەشە بە پرۆسەی فیلمسازی بدەین و لە هەمان کاتیشە کەسا بازرگانەکان و دەوڵەمەندەکان و هەموو خەڵک گەلێ جار مەرج نییە دەوڵەمەند خەڵکی سادە شەتوانێ بێ پشک بکڕێ لەو فیلمەیە پارە خەرج کات و ئەویش شانسی خۆی تاقیب کاتەوە یا خۆی بخاتە بواری بازرگانی فیلمەوە و ناو بێتە ناو پرۆسەکەوە بەمە ئەتوانین بازارێک دروستکەین ئەمەش ئەم بابەتەیە کە لە لای کا حوسێن کە باسی ئەکات بەو هیوایی لە ئایندەیە دەرسێ وانەی دواترە تەندروستی باش بێ و ئێمە بتوانین با بڵێن زیاتر بایەخ بەم تەوەرە بدەین کا حوسێن جان هیوای تەندروستێکی زۆر باشە بوو سپاسەکەم کاک دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ بینەرانەی کە تابعیان کردی زۆر سپاس چاوەکەمیت دەی کاتێکی خۆش و بە خۆشەویستیەوە هەمووتان بەجێڵین ئازیزان بمان بەخشن لەبەرەوەی تەندروستی باش نییە بمان بەخشن